سڵاوتان لێبێت لە پۆدکاستی نوێی چارەخانە لەگەڵتانم. تەوەری ئەمڕۆمان تایبەت کردووە بە قۆناغەکانی دووجانی، هەروها ئەو کێشە و گرفتانەی کە دایک و کۆرپە لە ڕوبەڕووی دەبنەوە لە ماوەی دووجانیدا بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خانمان و یارمەتیدانیان لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئاستەنگی قۆناغەکانی دووجانی و چارەسەرکردنیان و بۆ خستنەوەی تاکێکی تەندروست و مانەوەی دایکەکە بە سەلامەتی. بۆ ئەمە بەستەش بانگێشی دکتۆرە زەنوێر سابر میراودەلی پسپۆری نەخۆشیەکان و نەشتەرگەری ئافرەتان و منداڵبوونمان کردووە. دکتۆرە جان سڵاوت لێبێ. سڵاو لە ئێوەی ئەزیز و خۆشەویستیش. هیوادارین بتوانین لەم چارەخانەیە لە ماوەی ئەم چاوپێکوتنە بتوانین کۆمەڵێک زانیاری گرنگ هەروە هۆشارکردنەوە بدەینە خانمانی دووگیان ئینشاءالله. دکتۆرە جان بالەوە دەست پێ بکەم کە پوختەیەک لە قۆناغەکانی دووجانیمان پێ بڵێ. بە شێوەیەکی گشتی ئێمە دووگیانی ئەکەین بە سێ قۆناغی سەرەکیەوە. قۆناغی یەکەممان کە پێی ئەڵێن قۆناغی سێمانگی یەکەمی دووگیانی کە قۆناغی یەکەمە، و قۆناغی دووەم واتە سێمانگی دووەمی دووگیانی، و قۆناغی سێەم کە قۆناغی کۆتایی و سێمانگی کۆتایی دووگیانی پێ ئەوترێت. باوترین نیشانەکانی سەرەتای دووجانی چین؟ کۆمەڵێک کۆنیشانەمان هەیە کە لە سەرەتای یەکەمی دووگیانیدا ڕوودەدات. ئەم نیشانانەش بەهۆی کاریگەری هۆرمۆنی پرۆجسترۆن هەروە هۆرمۆنی HCG ئەبێت کە لە ماوەی دووگیانیدا ئەم دوو هۆرمۆنە بەرزەبێتەوە. کۆمەڵێک نیشانە دروست دەکات. یەکێک لەو نیشانە لە باوترین نیشانەکان ئەوانەیە کە خانمەکە هەست بە ڕەغبوونی سنگی ئەکات، هەروەها وەستانی سووری مانگانەیە. بەڵام هەندێک جار لەوانەیە خانمەکە خوێنێکی کەم ببینێت، ئایا خوێنێکی ڕوونی سوور بێت یاخود خوێنێکی قاوەیی ببینێت، هەروەها لەوانەیە تووشی قەبزی بێت. گرنگترین نیشانەش ئەوەیە لەوانەیە خانمەکە هەست بە تێکچوونی باری دەرونی بکات بە شێوەیە کەس کات وەکو ڕۆژانی ئاسایی نییە پێش دووگیان بوون، بە جۆرێک کە خانمەکە زۆربەی کات بەم نەڵێ دکتۆرە من لە خۆمەوە تووڕە ئەبم پێشتر بەو شێوەیە نەبووم. ئەمەش بەهۆی کاریگەری هۆرمۆناتەوە لەسەر خانمەکە بێگومان. هەروە زۆر جار خانمەکە زۆر زوو دڵی تون ئەبێت و لە خۆیەوە ئەگرێت، و هەندێک کاریگەری هەندێک نیشانەی ترمان هەیە لەوانە ئازاری بەشی خوارەوەی سک یان خۆت پشتە لە ماوەی دووگیانی بە تایبەتی لە قۆناغی یەکەم، و هەروەها ئێڵنجدان کە یەکێکە لە نیشانە زۆر بێزارکەرەکان بۆ خانمان بەڕاستی، بە جۆرێک کە هەندێک خانم هەیە لەوانەیە بە شێوەیەکی زۆر کەم هەستی پێ بکات یان هەندێک جار هەستی پێ ناکات، بەڵام هەندێکیان بە شێوەی مامناون، و هەندێک لە خانمان هەیە بە جۆرێک کە یعنی کاریگەری ئەکات لەسەر ژیانی ڕۆژانەی خۆی، هەتا ئەرکی ڕۆژانە و یان ئەرکی دەرەوەی لەوانەیە ناتوانێت بە باشی جێبەجێ بکات. بە جۆرێک ئێڵنجانەکە ئەوە زۆرە، یعنی ناتوانێت خواردن بخوات، بە جۆرێک بۆنی خواردنەکەی بۆ بێت یەکسەر ئەرشێتەوە. و ڕشانەوەش لە ماوەی دووگیانی هەندێک جار خانمێ هەر ناشێتەوە کە ئەو زۆر باشە، بەڵام هەندێکیانەیە جارێکیان دوو جار ئەمەش تا ڕادەیەک ئەتوانێت خانمەکە بەرگەی بگرێت. بەڵام جۆرە ڕشانەوەیە کە بە شێوەیەک بێت کە ئێمە پێی ئەڵێن هایپەر ئیمێسیس گراڤیدارم، کە خانمەکە ناتوانێت هیچ خواردنێک بخوات یان لەگەڵ هەر خواردنێک کە ئەچێتە ناو قورگی ناگاتە گەدە یەکسەر ئەرشێتەوە. ئەمەش بەهۆی ئەڵنجدانی زۆر و هەروەها بێزکردنەوەی زۆر لە خواردن. ئەمانش کۆمەڵێک لەو نیشانانن کە لە سەرەتای دووگیانی ڕوئەدات لە خانمان. دکتۆرە خانمان چۆن دەتوانن مامەڵە لەگەڵ ئەم تێکچوونی تەندروستیە بکەن؟ چۆن دەتوانن چارەسەری بکەن یاخود؟ زۆر سپاس کە ئەوە پرسیارێکی یەجگار جوانە. بەڕاستی لە سەرەتای دووگیانی کۆمەڵێک نیشانە هەیە کە لەوانەیە بێت هۆی بێزارکردن بۆ خانمەکە، و هەروەها هەندێک جار دەوروبەرەکەشی. بە جۆرێک من ئامۆژگاریم هەیە بۆ خانمان هەروەها خێزانەکانیان کە پشتگیرێکی تەواوی خانمان بکەن و هاوسەرەکانیان بە هەمان شێوە پشتگیریان بکەن، چونکە ئەمە کۆمەڵێک گۆڕانکاری هۆرمۆنات و جەستەییە کە ڕوئەدات و بەدەست خانمەکە خۆی نییە. بۆیە پشتگیریکردن و ئارامکردنەوەی دەرونی خانمەکە کاریگەرێکی ئەجگار زۆری هەیە. و هەروەها داواکارم لە خانمان ئەو خواردنانی کە تۆ هەست ئەەکەی ناتوانانی هەربی بینی لەوانەیە ببینینی ئەڵند تووشی ئەڵنجدان بیت و برشێتەوە دوورکەورەوە لێ. هەروەها دوورکەورە لەو خواردنانەی کە بڕێکی زۆر ترشەڵۆکی تێداوە تا ترشەڵۆکی گەدە زیاد دەکات، دڵەکزێت بۆ زیاد دەکات لەوانە، یان ئەو خۆراکانش کە بەهاراتێکی ئەزگار زۆری تێدایە بە تایبەتی خواردنە خێرایەکان. و ئەمانەیە کێکن لەو ڕێگانەی کە ببێتە هۆی کەمبوونەوەی ئێڵنجدان و تشەڵۆکی گەدا. و ئامۆژگاریشم بۆ خانمان هەیە. ئەو خانمانەی کە دووگیانەکان ئەتوانن ئەزانن دووگیانێکی ئاساییە، ورشانەوە ئێڵنجدانەکانیان بە شێوەیەکی ئەجگار زۆر نییە، بۆیە پێویستە ئەم خانمانە ئەتوانن کاری ڕۆژانی خۆیان هەم لە ماڵەوە هەم لە دەرەوە بە ئاسایی بە ئەنجام گێنن، چونکە بەڕاستی دووگیان بوون نەخۆشی نییە، هەندێک گۆڕانکاری فسیۆلۆژیە بە تایبەتی لەو خانمانەی کە دووگیانەکان تەندروستە کە ئەتوان کاری ڕۆژانەی خۆیان بکەن، چونکە بەڕاستی پاڵکەوتنێکی ئەجگار زۆر لە ماڵەوە لەوانەیە کاریگەری دەرونی لەسەر خانمەکە هەبێت، یاخود ببێتە هۆی ئەوەی کە
هەرسکردن لە گەدەدا هێواش بکات و بێتە هۆی ئەڵەشدانێکی زۆر و قەبزی بۆ خانمەکە و ئەو خانمانە هەندێک بەڵام هەندێک خانم هەیە بەڕاستی کە ڕشانەوە ئەڵژدانەوەکانیان زۆرە بۆیە ئەم خانمانە پێویستە بە زووترین کات پەیوەندی بە پزیشکی پسپۆری ئافرەتانەوە بکەن بە جۆرێک کە لەوانەیە ڕشانەوەکە ئەوەنە زۆر بێت کە خانمەکە نەتوانێت هیچ خواردنێک بخوات ببێتە هۆی وشکبوونەوەی جەستەی خۆی دابەزینی کێشی لەشی خۆی کە ئەمەش کاریگەری بە هەمان شێوە لەسەر گەشەی کۆرپەکە ئابێت. دکتۆرە جان کەی و چۆن خانمان دەتوان دووجانەکەیان پشتڕاست بکەنەوە یاخود لە ڕێی چ زۆرە پشکنینێکەوە؟ دوو جۆری پشکنینمان هەیە کە پشکنینە کە پشکنینی میزە بۆ هۆرمۆنی HCG کە لە ماڵەوە خانمان ئەیکەن ئەوە تێستێکی ئاسایی و خانمەکە ئەتوانێت بکات ئەمەش پاش ئەوەی کە ڕۆژێک یان دوو ڕۆژ بەسەر سووری ماگانات تێپەڕە بێت بەڵام ئەوەی کە زۆر ئێمە وەکو پزیشک پشتی پێ ئەبەستین بەڕاستی هۆرمۆنی HCG تایتەرە واتە بێتە HCG تایتەر کە ئەم هۆرمۆنە بەڕێژەی پێمان ئەڵێت ئایا دووگیانەکە لە هەفتەی چەنەمایە کە ئێمە وەکو پزیشک زۆرترین کات پشت ئەبەستین بەم هۆرمۆنە بۆ زانینی تەمەنی دووگیانەکە. بەڵێ دکتۆرە ژان ئەنجامدانی سۆنەر تا چەند گرنگە لە ماوەی دووجیانی داوە هیچ کاریگەری نەرێنی لەسەر کۆرپەلەکە دەبێت؟ پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی بخۆی زۆربەی کات ئێمە کێشەیەکمانەیە لە ماوەی دووگیانی زۆربەی کات خانمانیان ئەڵێن دکتۆرا من ئەمێ هەنێ خانمان هەیە ئەوەنە دوو دڵە ئەوێ لە هەموو هەفتەیەکە سۆنەرێک ئەنجام بگەێنێت بێگومانەمە بیرڕایەکی هەڵەیە یان زۆر جاریش تۆ ناچاری ینی باری تەندروستی ئەو خانمەوە پێویست دەکات کە سۆنەرێک بۆی بە ئەنجام بگەێنرێت زۆر جار خانمەکە ئەترسێت ئەڵێ دکتۆرا ئەمە تیشکە و لەوانەیە زیان بە مناڵەکە بگەێنێت و من نامەوێت سۆنەرەکە بکەم بەڵام لە کاتێکا کە ئێمە پێویستە بۆ ئێمە ئەو سۆنەرە بە ئەنجام بگەێنین یاخود هەندێک خانم هەیە کە دووگیانەکەی پشتگوێ ئەخات یەک پاش 4 مانگ بۆ یەکەم جار سۆنەرێک ئەکات یاخود لە کۆتایەکانی دووگیانی سۆنەر ناکات ئەمانش هەڵەیە بەڕاستی بخۆی ئێمە لە دووگیانێکی تەندروست کە هیچ کێشەیەکی نەبێت خانووکە ئەتوانێت 4 بێ 5 سۆنەر بۆ 6 سۆنەر لە ماوەی هەموو دووگیانی بەسە ئێمە بەگوێرەی ئەوەی کە بۆچی ئەو سۆنەرانە ئەکەین بەس ئەوەی کە گرنگە بەڵامانەوە لە هەفتەی هەفتەم بۆ هەشتەمی دووگیانی کە پێویستە خانمەکە سۆنەرێکی هەبێت ئەمەش بۆچی گرنگە بۆ لێدانی دڵی کۆرپەکەیە و ژمارەی کۆرپەکانە بەڕاستی و لە ماوەی هەفتەی 11 بۆ 13یەمی دووگیانی ئێمە پێویستمان بە سۆنەرێکی ترا بۆ ئەوەی بزانین ئایا ملی کۆرپەکە ئاساییە یاننا یاخود دڕکەپەتکی بە جوانی دروست بۆ یاخودنا و لە هەفتەی 18 بۆ 22 کە ئەمەژێکێکە لە سۆنەرە گرنگەکان چونکە دیار ئەبێت بۆ زانینی هەر ناتەواوەیە کە لە جەستەی کۆرپەیە هەبێت لەوانە زانینی ئەندامەکانی ناوەوەی کۆرپە هەروەها هەموو ئەندامەکانی دەرەوەشی کە بە تەواوی دروست ئەبێت هەر ناتەواویەک هەبێت ئێمە لەو کاتەیە ئەزانین بەڕاستی و هەروەها لە جۆرە سۆنەرێکمان هەیە کە لە ماوەی 32 هەفتەیە ئەیکەین کە پێڵێن سۆنەری دۆپلەر ئەمەش بۆ هەموو خانمێک پێویستی پێ نییە هەندێک پێوەرمان هەیە کە پێویستە ئەو جۆرە سۆنەرە ئەنجام بگەێنرێت بۆ خانمانی بۆ نمونە هەندێک خانمەیە ئەزانین بەرزی فشاری خوێنیان هەیە یاخود خوێن خستیان هەیە ئەمانە لەوانەیە پێویستیان پێبێت بەس هەموو خانمێکی تر پێویستی بەم جۆرە سۆنەرە نییە و کۆتا سۆنەریش و گرنگترین سۆنەر ئەوەی سۆنەری کۆتایی سێمانگی کۆتایی دووگیانیە کە لەسەر ئەم سۆنەرە ئێمە بڕیار ئەدەین ئەوەیە کە ئایا خانمەکە چۆتە مانگی کۆتایی یاننا و ئایا خانمەکە کەسێکی گونجاوە بۆ مناڵبوونی سروشتی یاخود ئەبێ بە نەشتەرگەری مناڵی بێت ئەم جۆرە سۆنەرە گرنگە بەڕاستی هەم ئەتوانین کێشی لەشی مناڵەکەی پێ دیاری بکرێت و بە جۆرێک ئەتوانرێت مەسەلەن بڕیار بدرێت ئایا مناڵەکە سەری هاتوۆتە ناو حەوزی یاخود پێیەکانی هاتووە یاخود شانی هاتووە و گرنگێکی زۆری هەیە و ئەتوانم باسی جۆرێک لە سۆنەر بکەم کە ئێستا زۆر ئەتوانە بڵێم لە ڕووی زانستەوە زۆر باشە بۆ خانمان کە لەوانەیە پێویستمان پێوێت بەس ئایا هەموو کەسێک پێویستی بۆ سۆنەرە هەیە بێگومان نەخێت ئەوش کە پێڵێن سۆنەری چواردووری سۆنەری چواردووری گرنگێکی باشی هەیە کە ئەندامەکانی جەستەی کۆرپە هەمووی دیار ئەبێت ئەمەش لە هەفتەی 18 بەولاوە ئێمە ئەیکەین بۆ ئەو خانمانی کە پێویستیان پێیە نەک هەموو جۆرە خانمێکێت خانمێک هاتووە هیچ کێشەیەکی دووگیانی نییە دووگیانێکی تەندروستە تەمەنێکی کەمی هەیە ئەڵێ دکتۆرە من ئەمێ ئەبین 2 جار بۆ 3 جار سۆنەری چواردووری دووری یاخود فۆردی کردووە کە ئەمەش بێگومان هەڵەیە پێویست ناکات کە هەم تێکچوێکی زۆرە لەسەر خانمەکە خۆی وەکو تێکچوێکی دارایی هەم لەوانەیە گرنگێکی ئەوهایی نەبێت کە تۆ جارێک کردت پێویست ناکات 2-3 جار دووبارەی بکەیتەوە ئیلا هەندێک حاڵەتانە بێت کە ئێمە خۆمان بە باشی ئەزانین و پێویستە دووبارە بکرێتەوە و هەموو خانمێکیش پێویستی بە ئەنجامدانی ئەم جۆرە سۆنەرە نییە. دکتۆرە جان هەر لە قۆناغی یەکەم دەمێنینەوە باسی زیاتر لێوە دەکەین لە قۆناغی یەکەم مەترسی لە بارچوون زیاترە وەک لە قۆناغەکانی تر هۆکارەکانی لە بارچوون چین؟ زۆر سپاس نزاخان کۆمەڵێک هۆکارمان هەیە بۆ لە بارچوون لە سێمانگی یەکەمی دووگیانی
یەکێک لەو هۆکارانە ناتەواوی کرۆمۆسۆمەکانە بە جۆرێک کە مناڵەکە بە تەواوی دروست نابێت و دڵی لێ نادات و ئەم ناتەواویش کۆمەڵێک هۆکاری هەیە کە لە سەرەتای دروستبوونی مناڵەکەەوە ڕوودەدات هەندێک جار دەڵێن لەوانەیە هەڵکشانی تەمەنیش یەکێک بێ لە هۆکارەکان بە تایبەتی لە تەمەنی 40 ساڵی و بەرەوسەر کە ئەگەری لەبارچوون زیاتر دەکات هەم لە خانمەکە هەم لە هاوسەرەکەی هەروەها پەیوەندی خزمایەتی یاخودبوونی هەندێک لە نەخۆشیە جیناتیکی و باوەکان لە خێزانی هەردوو هەم لە خانمەکە هەم لە هاوسەرەکەی و هەندێک هۆکاری تری لەبارچوونمان هەیە یەکێک لەوانە توشبوون بە تۆکسۆپلازمۆسس لەگەڵ ڤایرۆسی CMV و ڕوبێلایە کە ئەمانەش یەکێکە لە هۆکارەکانی یەک لە دوایەکی لەبارچوون بێگومان ئەمەش چارەسەری هەیە و ئەتوانێت خانمەکە پێش دووگیان بوون چارەسەر وەربگرێت و یەکێکی تر لە ڕێگایەکان کوردبوونی ملی منداڵدانە بە جۆرێک هەندێک خانممان هەیە ئێمە لە سێمانگی یەکەمی دووگیانی پێوانی ملی منداڵدان دەکەین کە ئەمەکێکە لە ڕێگایەکانی ڕێگریکردن لە بارچوون بە جۆرێک ئەگەر هات و خانمەکە زانیمان چەند لە بارچوونێکی یەک لە دوایەکی هەیە و هۆکارەکەشی لەوانەیە کاتێک ئێمە ئەبینین لە ڕێگەی پشکنینی سۆنەر کە ملی منداڵدانی زۆر کورتە لەو کاتەیە پێویست بە بەستنی ملی منداڵدان ئەکات بۆ ئەوەی کە دووگیانەکەی بگاتە قۆناغێکی کۆتایی ئینشاءالله و یەک هەنێک لە ڕێگای تری هۆکاری ترمان هەیە بۆ لە بارچوون ئەویش خوێنخەستیە خوێنخەستی هۆکارێکە بۆ لە بارچوون بەڕاستی هەندێک خانم جۆرێک لە نەخۆشی خوێنخەستیان هەیە لەوانە ئەنتیفۆسفۆلیپید ئەنتیبەدی سندرۆم کە ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی لە بارچوون بەڕاستی کە ئەمەش بە خۆشحاڵیەوە ئێستا چارەسەری هەیە و ئێمە بێگومان چەندین نەخۆشمان هەبوو لەوانەیە 6 لە بارچوون 7 لە بارچوونی پێشتری هەبێت کاتێ بە پێشکردنی بۆ ئەەکەین ئەبینین ئەم جۆرە نەخۆشی هەیە کە پاش وەرگرتنی چارەسەر لە ناو ماوەی دووگیانی سپاس بەخوا خانمەکە ئەتوانێت کۆرپەیەکی ساغ و سەلامەتی ببێت هەروە هەندێک هۆکاری ترمان هەیە بۆ لە بارچوون لەوانە ئەگەر هاتو خانمەکە خۆی نەخۆشی درێژخایانی هەبوو بۆ نمونە نەخۆشی بەرزی فشاری خوێنی هەبێت یاخود نەخۆشی شەکرە بەڕاستی نەخۆشی شەکرەش یەکێکە کە بێت و کۆنتترۆل نەبێت خانمەکە نەزانێت کە دووگیان و خۆی نەخۆشی شەکری هەبێت و شەکرەکەی بە جۆرێک کۆنتترۆل نەبێت ئەگەری لە بارچوون زۆر زیاد دەکات هەروەها هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانە وەرگرتنی دەرمانە لەلایەن خانمەکەەوە واتە خانمەکە ببێەوەی بزانێت دووگیانە بەخۆی ئەچێتە دەرمانخانە دەرمان وەرەگرێت کە ئەو دەرمانە کاریگەری هەیە لەسەر کۆرپەکە و ئەبێتە هۆی لە بارچوونی کۆرپەکە. دکتۆرە نیشانە سەرەتاییەکانی دووگیانی دەرەوەی منداڵدان چیە؟ دووگیانی دەرەوەی منداڵدان بەڕاستی یەکێکە لە دووگیانە مەترسیدارەکان کە ئەبێت زۆر بە هەند وەربگیرێت کۆمەڵێک نیشانەمان هەیە کە لەوانەیە خانمەکە هەستی پێ بکات زۆر جار خانمەکە ئەڵێ من نەمزانی دکتۆرە هەر کە دووگیانم یەکێک لەوانە ئەوەیە لەوانەیە چەند ڕۆژێک تێپەڕ بێت بە سووری مانگانەی واتە سووری مانگانەی لە کاتی خۆیانەیە یان لەوانەیە کەمێک خوێن ببینێت و ئازاری زگ و پشتی هەبێت ئەم ئازارش لە سەرەتا لەوانەیە کەم بێت بەڵام کاتێک کە دووگیانەکە بەرەوگەشەی زیاتر ئەڕوات چونکە دووگیانبوونی دەرەوەی منداڵدان لە شوێنی ئاسایی خۆی دروست نەبووە لەوانەیە و ئازارە زیاد لە پێویست بە جۆرێکە هەست بە ئازارێکی ئەجگار زۆر بکات لە بەشی خوارەوەی سکی لە پشتی هەندێک جار سەرگێش خواردن سەر سووران بە جۆرە کاتێک کە ببینی تۆ ئەو دووگیانی لە دەرەوەی منداڵدان تەقیوە بۆتە هۆی خەمبەربوونێکی زۆر لە ناوسکی خانمەکە کە ئەمە مەترسێکی ئەجگار زۆر دروست دەکات هەندێک جار لەوانەیە ببێتە گەینەوەی کە نەخۆشەکە نزیک بێت لە گیان لە دەستدان کە بەڕاستی ئەمە ئەبێ بە هەند وەربگیرێت دووگیانبوونی دەرەوەی منداڵدان بە شێوەیەکی گشتی لە هەندێک شوێنە زۆر ڕوئەدادێکێک لەوانە بۆریەکانە کە زۆرترینی لەناو بۆری هێلکەدانەکان ڕوئەدات چونکە تۆ بەپێی کاتێک کە کۆرپەکە گەشە ئەکات بۆری هێلکەدانەکان بچووکە کاتێک کە قەبارەی کۆرپەزیاکات لەوانەیە بێت هۆی تەقینی بۆری هێلکەدانەکان و خەمبەربوونێکی زۆر لەو کاتەیە بۆ خانمەکە و کە پێویست کات نەشتەرگەری بە شێوەیەکی خێرا بۆ بە ئەنجام بگەێنرێت لە پێناو ڕزگارکردنی ژیانی دایکەکە و هەروەها لە هەندێک شوێنی تر دروست ئەبێت لەوانە لە شوێنی برینی نەشتەرگەری پێشووتری مناڵبوون یاخود لەوانەیە لە دیواری منداڵدان دروست بێت بچێتە ناو ماسوولکەکانی منداڵدان یاخود لە ناو هێلکەدانەکان دروست بێت بۆیە بەڕاستی دووگیانی دەرەوەی منداڵدان ئەبێ بە هەند وەربگیرێت چونکە مەترسێکی ئەجگار زۆری هەیە بۆ خانمەکە و ئەبێ بە زووترین کات چارەسەر وەربگرێت. دکتۆرە بینینی خوێن لە سەرەتای دووگیانی شتێکی ئاساییە و هیچ مەترسی لەسەر دایک یاخود کۆرپەلە هەیە؟ بینینی خوێن لە سەرەتاکانی دووگیانی ئەتوانین بڵێن هیچ کاتێک ئێمە بە ئاسایی دانانین ئەبێ بزانین هۆکارەکەی چییە بۆیە خانمەکە پێویستە بە زووترین کان سەردانی پزیشکی پسپۆر بکات پزیشکی پسپۆری ئافرەتان بۆ ئەوەی بزانێت ئایا دووگیانی خانمەکە دووگیانێکی تەندروستە یان نا چونکە لەوانەیە بینینی ئەو خوێنە لە سەرەتاکانی دووگیانی بەهۆی ئەوە بێت کە دووگیانەکە دووگیانێکی ناتەندروستە واتە دڵی مناڵەکە لێ نادات و گەشەی کۆرپەلەکە ڕاوەستاوە لەو حاڵەتە کە لەوانەیە خانمەکە مەترسی هەبێت بۆ لە بارچوون و ئەم خوێنبینەش کە ئەبینێت لەوانەیە جاری وای خوێنێکی کەم بێت
بەس هەندێک جار خوێنێکی ئەجگار زۆر و ژانێکی زۆرە کە مەترسی لەسەر ژیانی دایکەکە دروست دەکات بەهۆی ڕۆشتنی خوێنێکی زۆر لێوەی هەندێک جار لەوانەیە بەهۆی ئەوە بێت کە کەمێک لە کاتی دروستبوونی کۆرپە لە نێزیکی وەڵاشەکە خوێنبەربوون ئەبێت ئەمەش بە گوێرەی کە مەترسی لە بارچوونی لەوانەیە بۆ دروست بکات کە ئێمە خۆمان پێڵێن ئەبرە پشیۆپلاسێنتا لەوانەیە لە سەرەتای دووگیانیش هەندێک جار ڕوو بدات ئەوەیە کە وەڵاشەکە لەوانەیە کەمێکی ببێتە هۆی خوێنبەربوون بەڵام هەندێک جار ڕێژەی ئەو خوێنبەربوونە کەمە بەڵام هەندێک جار زۆرە لە دیوی ناوەوەی منداڵدان کە کۆ دەبێتەوە و هەندێکشی لەوانەیە بێتە خوارەوە بەڵام هەندێک مەترسی ترمان هەیە لە خوێنبەربوون لە سەرەتای دووگیانی زۆربەی کات لەو خانمانە ڕوودەدات کە چەند نەشتەرگەیەکی مناڵبوونیان کردووە لەوانەیە کە لە سەرەتای دووگیانی و وێڵاشەکە لە ناون پۆشی منداڵدان گەشە بکات کە ئەمەش بە جۆرێک بچێتە ناو دیواری ناوەوەی منداڵدان کە ئەمەش مەترسی زۆری ئەبێت بۆ خانمەکە بەڕاستی لەوانەیە ئەو خوێنبەربوون زۆرە بە شێوەیەکی ئەجگار زۆر بێت ئەگەر بە زووتریکتان کۆنتڕۆڵ نەکرێت و نەشتەرگەری بۆ خانمەکە نەکرێت لەوانەیە بێتە هۆی گیان لە دەستدانی خانمەکەش لەو کاتەیە خود مەترسی لە ژیانی دروست بکات و ئەو خوێنبەربوونش هەندێک جار خوێنبەربوونی لەوانەیە بەهۆی ئەوە بێت کە منداڵ دووگیانێکە دووگیانێکی ئاسایی نیە لەوانەیە دووگیانەکە لە دەروی منداڵدان بێت تا چەند گرنگە وەرگرتنی ڤیتامینەکان و ترشی فۆلیک لە سەرەتای دووگیانی وەرگرتنی ترشی فۆلیت بە تایبەتی لە سێمانگی یەکەمی دووگیانی زۆر گرنگە بە تایبەتی ئێمە من هەموو کاداوە لە خانمانەکەم کە پێویستە پێش ئەوەی کە دووگیان بن پێویستە پلانیان هەبێت بەڕاستی ئەمە زۆر گرنگە چکە تۆ کە بەرنامەی بۆ داڕێژی پێویستە 3 مانگ پێش ئەوە سەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکەیت و زۆربەی کات خانمان بەهۆی سووری مانگانەوە هەندێک جار خوێنیان لەوانەیە کەم بێت ئاسنیان کەم بێت ترشی فۆلیتیان کەم بێت بۆیە پێویستە ئەمانە پێشی دووگیان بوون پێشی دووگیان بوون ڕێژەکەی ئاسایی بکرێتەوە پێشەوەی پلانی هەبێت بۆی کاریگەری نێرێنی هەم لەسەر جستەی خۆی هەم لەسەر کۆرپەکە نەبێت بە تایبەتی ترشی فۆلیت پێویستە 3 مانگ پێش دووگیان بوون بخورێت هەروەها لە سێمانگی یەکەمی دووگیانیش بە شێوەیەکی بەردەوام ڕۆژانە بخورێت بۆ نمونە ئەو خانمانێک کە هیچ کێشەیەکی تەندروستیان نییە پێویستە بەڕێژەی 400 مایکرۆگرام ڕۆژانە ترشی فۆلیت 3 مانگ پێش دووگیان بوون و 3 مانگ یەکەمی دووگیانیش بیخوات و هەروەها بەڵام هەندێک خانممان هەیە بۆ نمونە ئەوانەی کە نەخۆشی گەشتیان هەیە جۆرە دەرمانێک وەرەگرن کە کاریگەری ئەبێت لەسەر هەرسکردنی ترشی فۆلیت لە ناو گەدەی خانمەکە یاخود هەندێک خانمی ترمان هەیە نەخۆشی شەکرەی هەیە و هەندێک میتر نەخۆشی سالاسیمیا یاخود سیکل سێلیان هەیە بۆیە پێویستە ئەم خانمانە ڕێژەی زیاتری فۆلیک ئەسید وەربگرن واتە ڕێژەی 400 مایکرۆگرام ئاسایی نییە بۆ ئەمانە بەڵکو پێویستە زیاتر وەربگرن کە ڕێژەکەی ئەگاتە نێزیکەی 5 میلیگرام و ئەم ترشی فۆلیت کاریگەریەکی زۆری هەیە بە تایبەتی لەسەر دروستبوونی کاسەی سەری مناڵەکە و لەسەر دروستبوونی ناتەواوی لە درکەپەچکی مناڵەکە بۆیە زۆر گرنگە کە 3 مانگ پێش لە دایک دووگیان بوون هەروە لە 3 مانگی یەکەمی دووگیانیش بخورێت هەروە بەنسبەت ڤیتامینەکان ئەوەی گرنگە بەلای ئەمە ڤیتامین دیە کە پێویستە لە ماوەی دووگیانی بخورێت کە ڕۆژانە ئەوەی کە پێویستە بڕی 2000 ئینتەرنەشنەڵ یونێتە واتە تەنیا 2000 ڕۆژانە پێویستە خانمەکە بیخوات هەموو ڕۆژێک 2000 ئینتەرنەشنەڵ یونێت لە ڤیتامین دی وەربگرێت بەڵام هەندێک جار خانمەکە بە شێوەیەک کە ڤیتامین دی خۆی زۆر کەم بێت لەوانەیە پێویست کات کە ڕێژەیەکی زیاتر وەربگرێت تۆرە تاکی بەردەوام لە وەرگرتنی ڤیتامینەکان یاخود فۆلیک بەخۆی ترشی فۆلیت لەو خانمانەی کە هیچ کێشێکی تەندروستیان نیە وەکو پێشتر باسمان کرد پێویستە لە 3 مانگ پێش دووگیان بوون هەروە لە 3 مانگ یەکەم وەریگرن بەڵام ئەو خانمانەی کە وتمان نەخۆشی گەشتیان هەیە و خۆیان یاخود پەرکەمیان هەیە خۆیان لەسەر جۆرە دەرمانێکن کە کاریگەری لەسەر هەرسکردنی ترشی فۆلیت دەکات یاخود نەخۆشی شەکرەیان هەیە ئەمانە پێویستە لە 3 مانگ پێش لە دایک بوون و هەتا کۆتایی دووگیانەکەش بەردەوام بن لەسەری و ڤیتامین دیش پێویستە لە سەرەتای دووگیانی هەتاوەکو کۆتایی دووگیانی بەڕێژەی 2000 ئینتەرنەشنەڵ یونێت وەربگیرێت دکتۆرە بینە سەر مەسەلەی خواردن بێگومان هەندێک خواردن هەیە کە پێویستە دایکەکە گرنگی پێ بدات هەم بۆ سەلامەتی خۆی بۆ تەندروستی خۆی هەم بۆ تەندروستی کۆرپەلە بۆ گەشەی کۆرپەلە ئەو خۆراکانە چین کە پێویستە دایکەکە گرنگیان پێ بدە و خۆراکانێک کە پێویستە دایکەکە لێ دوور بکەوێتەوە کۆمەڵێک خۆراکمان هەیە بەڕاستی لە ماوەی دووگیانی کە زۆر گرنگە پێویستە خانمەکە خواردنەکانی بکات بە چەند بەشێکەوە بەشێک لەو خواردنانە میوەی تێدا بێت بەڕاستی میوەیەکان زۆر گرنگە هەتە بۆ نمونە ڤایتامین سیە کە لیمۆیە پرتەقاڵە لالەنگیە ئەمانە کاریگەریی باشی ئەبێت یان هەنار زۆربەی میوەکان ئاڤۆگادۆیە شلکە ئەمانە بڕێکی باش ڤایتامین و کانزایەکانیان تێدایە
و هەروەها پێویستە بێ لەوەش کە یارمەتی هەرسکردنەدەن بۆ نمونە پرتەقاڵ و ئەوانە ڕیشاڵێکی ئێجگار زۆریان تێدایە کە خانمەکە لە قەبزی ئەپارێزن ئەمە میوە بە شێوەیەکی گشتی هەروە خانم پێویستە خواردنەکانی بەروبوومە ئاژەڵەکانی تێدا بێت زۆر کات خانمێت ئەڵە من بە ژیانم گۆشتی حیوان ناخۆم هیچ بەرهەمێکی ئاژەڵی ناخۆم بەڕاستی ئەمانە زۆربەی کات تووشی کەمبوونی خوێن و کەمی ئاسن و کەمی ترشی فۆلەیت ئەبنەوە کە هەست بە بەهێزی و بێتاقەتێکی ئێجگار زۆرەکەن و کاریگەری لەسەر کۆرپەکە ئەبێت بۆیە پێویستە بەرهەمە ئاژەڵەکان وەکو گۆشتی حیوانە بەڕاستی بخورێت کە زۆر گرنگە دووەم شت کە پێویستە خانمەکە بیخوات هێلکەیە زۆر باشە هەروەها ماسی بەس ئێمە ماسی و مریشک بەس داواکاری لە خانمان بەتایبەت لە سێ مانگی یەکەمی دووگیانی دوورکەونەوە لە خواردنی جگەر لەبەرەوەی ڤیتامین ئێکی زۆری تێدا و زیان بە گەشەی کۆرپە ئەگەێنێت بە تایبەتی مێشکی هەروەها ماسی بەحریش کە لەبەرەوەی جیوەی تێدایە کاریگەری هەیە لەسەر مێشکی کۆرپەکە لەمانە دوورکەونەوانێ بە شێوەیەکی گشتی خواردنە ئاژەڵەکان بەرهومە ئاژەڵەکان پرۆتینێک و B12 و هەروەها ئاسنێکی باشی تێدایە کە کاریگەری باشی ئەبێت هەمووکو قوتێک بە خانمەکە بەخشێت و بێ لەوەش بۆ گەشەی کۆرپەکە زۆر گرنگە و هەروەها پێویستە خانمەکان خواردنەکانیان بڕێکی باش پرۆتیناتی تێدا بێت لە بەرهەمە پاقلەیەکان بۆ نمونە نیسکە نۆکە پاقلە لۆبیا فاسۆلیا ئەمانە بڕێکی باش پرۆتین و ئاسنیان تێدایە بێ لەوەش کە ڕیشاڵیان تێدایە بە تایبەتی پاقلەی سەوز و لۆبیای سەوز و فاسۆلیای چڕ و ئەوانە کە زۆر لە قەبزیش خانمەکە ئەپارێزێت بێ لەوەی کە پرۆتینێکی ئێجگار باشی تایە ئاسنیشی تایە و هەروەها پێویستە سەوزەواتیش گرنگێکی ئێجگار خۆی هەیە لەوانە بڕۆکلیمان هەیە سڵقاس پێناغا ئەمانە بێ لەوەی کانزای باشیان تێدایە بێگومان ڕیشاڵێکی ئێجگار زۆریشیان تێدایە هەروەها بەروبوومە دانەوێڵەیەکان لە خواردنی گەرمەکتاو بێت برنج بێت ئەمانەش بۆ خانمان بێگومان گرنگێکی باشی هەیە هەم بۆ گەشەی کۆرپەلا هەم بۆ جەستەی خانمەکە ئایا کێشانی جگەرە کاریگەری نەرێنی لەسەر دایک و کۆرپەلە دەبێت لە ماوەی دووجیانیدا؟ پرسیارێکی گرنگە بەڕاستی چکە بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆمانە جگەرەکێشان ئێجگار زۆری کردو ینی هەم لە خانمان هەم لە پیاوان بە تایبەتی لە خانمان کە ئێستا ئەبینین لە جگەرەش خراپتر بەکاری هێنن ئەویش ڤەیپە کێشانی ڤەیپە لەگەڵ کێشانی نێرگە لە بەڕاستی کە ڕێژەکەی زۆر لە جگەرەش زیاترە کە ئەمە هەمووی کاریگەری لاوەکی خۆی هەیە بەڕاستی یەکێک لەوانێت بێتە هۆی لە بارچوون لەوانێت بێتە هۆی خوێنبەربوون لە کاتی دووگیانیەکە لەوانێت کاریگەری بکات لەسەر گەشەی کۆرپەلەکە کە گەشەی زۆر لاواز بێت بە جۆرێک کە کۆرپەلەکە کێشی لەشی کۆرپەکە لەگەڵ دووگیانەکانی تر ئاسایی نەبێت بە جۆرێک کە کێشی لەشی کەم بێت و ئەکات کە خوێنێکی باش لە کاتی دووگیانی بۆ کۆرپەکە نەچێت و گەشەی باش نەبێت و هەروە هەندێک کارگەری تری لاوەکی هەیە لە دوا ڕۆژە لەوانەیە دەربکەوێت لەوەی کە مناڵەکە لەوانەیە ئاستی زیرەکی باش نەبێت و بێتە هۆی دواکەوتنی گەشە و دواکەوتنی گەشەی مناڵەکە و هەروواکە لە دواڕۆژی شاکەمبوونی کێشی لەشی مناڵەکەەوە تا کێشی وەکو مناڵانی ئاسایی نەبێت. گۆڕانکاری پەستانی خوێن چۆن کاریگەری دەبێت لەسەر خانمانی دووجیان بە تایبەتی لە قۆناغی دووەمدا؟ پەستانی خوێن بە شێوەیەکی گشتی لەو خانمانەی کە خۆیان نەخۆشی بەزی فشاری خوێنیان نییە لە سێمانگی یەکەمی دووگیانی زۆربەی کات ئەبێتە هۆی ئەوەی کە فشاری خوێنیان دابەزێت بەهۆی کاریگەری هۆرمۆنی پرۆجسترۆن زۆر جار سەرگێش خواردن و سەرسوڕانیان بۆ دروست دەکات بەڵام لە سێمانگی دووەم بە شێوەیەکی گشتی باشترە واتە کەمتر ئەبێت هۆی ئەوەی کە فشاری خوێنیان دابەزێت بەڵام هەندێک جار لە هەندێک خانمان لە جۆرە فشارێکی خوێنمان هەیە کە بەرز دەبێتەوانێت لە ماوەی دووگیانی کە ئەمەش بەڕاستی مەترسیدارە کە لە سێمانگی دووەمەوە دەست پێکات بە تایبەتی لە هەفتەی بیستەمی دووگیانی. دکتۆرە بە شێوەیەکی گشتی قۆناغی دووەمی دووجیانی چۆنە؟ قۆناغی دووەمی دووگیانی ئەمە زۆر کات پێی ئەڵێن بەهاری دووگیانی چکە لە قۆناغی دووەمی دووگیانی کە لە پاش تەواوبوونی سێمانگی یەکەمەوە دەست پێ ئەکات هەتاوەکو 28 هەفتە لەم ماوەیە زۆربەی کات خانمان دڵەکی زێ و ئێڵنجدانیان کەمە بێتەوە و هەرسکردنیان باشترە بێت کاریگەری هۆرمۆنی پرۆژسترۆن بەو شێوازە زۆرە نابێت وەکو لە سێمانگی یەکەم لەسەر جەستەیان بۆیە خانمەکە زیاتر هەستەکات بەهێزی و بێتاقەتەکانی نەماوە ڕشانەوە ئێڵنجدانەکانی بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە هەستەکات چالاکی جەستەی و دەرونیان زۆر باشترە کە زۆربەی کاتەڵە دکتۆرم لە سێمانگی یەکەم هیچم پێ ناکرا ئێستا ئەتوانم کاری ڕۆژانەی خۆم بکەم زۆر بە ئاسایی و لەم سێمانگەدا و زیادبوونی کێشی لەشیش بەو شێوازە زۆرە نییە مەسەلەن خانمەکە ئەو نەقورس بوو بێت کە نەتوانێت کاری ڕۆژانی خۆی بە ئەنجام بگێنێت بە ئاسایی. مەترسی بەرزبوونەوەی فشاری خوێن بە تایبەت لە قۆناغی سێمدا چییە؟ فشاری خوێن بە شێوەیەکی گشتی بەرزبوونی فشاری خوێن مەترسی هەم بۆ سەر خانمەکە دروست دەکات هەروەها بۆ کۆرپەکەی
هەندێک خانمان هەیە فشاری خوێنی خۆیان ئاساییە، یعنی پێش دووگیانبوون هیچ نەخۆشی بەرزی فشاری خوێنیان نەبووە، بەڵام لە ماوەی نەبووە ئەمە جیاوازە لەوەی کە ئەو خانمانەی کە خۆیان بەرزی فشاری خوێنیان هەبووە، بۆیە ئەو خانمانەی کە پێشتر بەرزی فشاری خوێنیان نەبووە جۆرە نەخۆشیەک هەیە کە پێ دەڵێن بەرزبوونەوەی فشاری خوێن لە ماوەی دووگیانی، ئەمەش لە هەفتەی 20ەوە دەست پێ دەکات هەتا کۆتایی دووگیانی. بەڕاستی ئەم جۆرە بەرزبوونەوەیە پێویستە بە زووترین کات خانم هەر نیشانەیەکی وەکو سەرگێش خواردن، ئازاری سەر هەی بێت بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکات، لەبەر ئەوەی زۆر مەترسیدارە بەڕاستی لەبەر ئەگەر بە زووترین کات چارەسەر وەرنەگرێت لەوانەیە کاریگەری لەسەر جەستەی خۆی و کۆرپەکە هەبێت و گۆرانکاریەکانیش مەترسیدارن، چونکە هەندێک جار لەوانەیە خانمەکە بێتە هۆی ئەستوربوونی پێیەکانی ئەستوربوونی جەستەی بە شێوەیەکی زۆر کاریگەری بکات لەسەر گورچیلەکانی، بێتە هۆی ئەوەی کە پرۆتین لە ناو میز دەربدرێت، کارگەری بکات لەسەر جگەری خانمەکە. زۆر جار ئێمە ناچار ئەبین پێشوەختە مناڵەکە دەربهێنین لە ڕێگەی نەشتەرگەری یان لە ڕێگەی سروشتی لە پێناو پاراستنی جانی دایکەکە، یان بە جۆرێک لەوانەیە لە کاتی نزیکبوون لە مناڵبوون بە جۆرێک فشاری خوێنی دایکەکە ئەوە بەرز بێت کە ئێمە نەتوانین ڕێگە بە مناڵبوونی سروشتی بدەین بە زووتری کات ئەمانەوەی کۆرپەکە دەربێنین لە پێناو پاراستنی ژیانی دایکەکە بە نەشتەرگەری، کە ئەمەش بێگومان کاریگەری نەرێنی زۆری ئەبێت لەسەر دایکەکە و کۆرپەکە هەردووچیان، بە تایبەتی لەسەر دایکەکە لەوانەیە کاریگەریەکانی سڕکردن بێت، لەوانەیە کاریگەری خوێنبەربوون بێت، لەوانەیە بێت هۆی پچڕانی وێڵاشەکە لە پێش لە دایک بوون کە خوێنبەربوونێکی ئەجگار زۆر بۆ خانمەکە دروست کات کە مەترسی بخاتە سەر ژیانی هەروەها ژیانی کۆرپەکەش، لەوانەیە کاریگەری هەبێت هەم زۆر جار لەوانەیە بێتە خوێنبەربوونی مێشک لە دایکەکە. بۆیە پێویستە ئامۆژگارین بۆ خانمان ئەوەیە کە پێویستە بە شێوەیەکی بەردەوام سەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکەن کە ڕۆژان تۆ لە کاتی ئەوەی کە نەخۆشەکەی ئەتەلات لە هەموو سەردانێکە ئێمە پستانی خوێنی نەخۆشەکە ئەگرین و ئەگەر پستانی خوێنی هەندێک بڵند بێن ئێمە لەوانەیە هەندێک پشکنین هەیە بیکەین بۆی بزانین ئەو فشاری خوێنە فشاری خوێنێک بۆ کە لە ماوەی دووگیانی ڕوویداوە یاخود پێشتر خانمەکە هەی بووە، یان بەتایبەت ئەو خانمانی کە خۆیان فشاری خوێنیان بەرزە بە پێش دووگیان بوون ئەو پێویستە لەوانەیە لەسەر هەندێک دەرمان بێ ئێمە ناچار بین لە ماوەی دووگیانی دەرمانەکانی بگۆڕین، چونکە ئەم جۆرە دەرمانە کاریگەری نەرێنی ئەبێت لەسەر کۆرپەکە و پێویستە بە زووترین کارسەردانی پزیشک بکات. بۆیە بەڕاستی بەرزبوونەوەی فشاری خوێن بەتایبەتی لە سێمانگی قۆناغی دووەم و سێمی دووگیانی کە لە پاش 20 هەفتەوە دەست پێ ئەکات بەڕاستی کاریگەریی نەرێنی زۆری ئەبێت، بۆیە پێویستە بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ ئەوەی کە پارێزگاریکردن لە تەندروستی خۆی و کۆرپەکەی بە هەمان شێوە ئینشاءالله. چۆن دەکرێت خانمانی دووجیان خۆیان لە هەوکردن بپارێزن هەوکردنی میزڵدان و گورچیلە و ئەگەر هەوکردنەکە چارەسەر نەکرێت دەبێتە هۆی چی؟ هەوکردنی میزڵدان و گورچیلە لە خانمان ئەتوانین بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات وا بڵێن لەبەر ئەوەی بۆری میزی ئافرەت خۆی کورتە و بەهۆی کاریگەری قەبارەی مناڵەکە و گەورەبوونی مناڵەکە لەسەری ئەو کاریگەری دەکات هەم لەسەر میزڵدان هەم لەسەر گورچیلەکان، وا دەکات کە هەروەها کەمبوونەوەی بەرگری لەشی شۆکارێکە بۆ ئەوەی کە بێت هۆی هەوکردنی میزڵدان زیاد بکات و هەروەها بە شێوەیە کە هەوکردنی میزڵدانەکە چارەسەر نەکرێت بگاتە گورچیلەکان، لەوانەیە هەندێک جار بێتە هۆی دروستبوونی ئاسایی و ئەستوربوون لە ناو گورچیلەکان و هەروە مەترسی تری هەیە لەوانەیە ببێتە هۆی مناڵبوونی پێشوەختە. بەڕاستی ئەگەر هەوکردنەکە چارەسەر نەکرێت لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە سەرئاوی منداڵەکە بچەقێت و مناڵبوونی پێشوەختە دەست پێ بکات کە ئەمەش لەوانەیە ببێتە هۆی کاریگەری نەرێنی لەسەر دایکەکە بە هەمان شێوە کۆرپەکە لەوانەیە سێکانی لەو کاتیا بە شێوەیەکی باش گەشەی نەکرد بێت و ئەگەری ژیانی کۆرپەکە کەم بێتوانێت یاخود بێتە هۆی ناتەواوی لە دوا ڕۆژا بۆ کۆرپەکە. دکتۆر جان هەر وەکو ئاماژەت پێکرد کە هەوکردن دەبێتە هۆی منداڵبوونی پێشوەختە، ئایا هیچ هۆکارێکی تر هەیە کە ببێتە هۆی منداڵبوونی پێشوەختە؟ بەڵێ بێگومان کۆمەڵێک هۆکاری ترمان هەیە، یەکێک لەوانە کورتی ملی منداڵدانە لەگەڵ گەورەبوونی قەپارەی کۆرپەکە لەوانەیە ببێتە هۆی لەدایکبوونی پێشوەختە و هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانە بۆ نمونە خانمەکە خۆی نەخۆشی شەکرەی هەیە بە شێوەیە کە ئاوی دەوروبەری مناڵەکە ئەجگار زۆر دەبێت کە پستانێکی زۆر دەخاتە سەر حەوزی دایکەکە و لەوانەیە ببێتە هۆی تەقینی سەر ئاوەکەی و مناڵبوونی پێشوەختە یاخود کێشی لەشی مناڵەکەی بەهۆی شەکرەوە زیاد دەکات کە زیادبوونی کێشی لەش و قەبارەی گەورە لەوانەیە بێتە پێشوەختە. هەروەها هەندێک لە نەخۆشی ترمان هەیە لەوانەیە بۆ نمونە ئەگەر هاتو خانمەکە بەرزی فشاری خوێنی هەبوو یاخود شەکرەی هەبوو هیچ کۆنتترۆل نەبوو لەم حاڵەتە ئێمە ناچاری مناڵبوونەکەی پێشوەختە بۆ بکەین لە پێناو پاراستنی گیانی دایکەکە و کۆرپەلەکە. دکتۆرە نیشانە سەرەتاییەکانی دووجیانی دەرەوەی منداڵدان چیە؟
دوگیانی دەروی منداڵدان بەڕاستی یەکێکە لە دوگیانە مەترسیدارەکان کە ئەبێت زۆر بە هەند وەربگیرێت کۆمەڵێک نیشانەمان هەیە کە لەوانەیە خانمەکە هەستی پێ بکات زۆر جار خانمەکە ئەڵێ من نەمزانی دکتۆرە هەر کە دوگیانم یەکێک لەوانە ئەوەیە لەوانەیە چەند ڕۆژێک تێپەڕ بێت بە سووری مانگانەی واتە سووری مانگانەی لە کاتی خۆیانەیەت یان لەوانەیە کەمێک خوێن ببینێت و ئازاری زگ و پشتی هەبێت ئەم ئازارش لە سەرەتا لەوانەیە کەم بێت بەڵام کاتێک کە دوگیانەکە بەرەوگەشەی زیاتر ئەوات چونکە دوگیانبوونی دەروی منداڵدان لە شوێنی ئاسایی خۆی دروست نەبووە لەوانەیە و ئازارە زیاد لە پێویست بە جۆرێکە هەست بە ئازارێکی ئێجگار زۆر بکات لە بەشی خوارەوەی سکی لە پشتی هەندێک جار سەرگێش خواردن سەر سووران بە جۆرێک کاتێک کە ببینی تۆ ئەو دوگیانەی لە دەروی منداڵدان تەقیوە و بۆتە هۆی خوێنبەربوونێکی زۆر لە ناوسکی خانمەکە کە ئەمە مەترسێکی ئێجگار زۆر دروست دەکات هەندێک جار لەوانەیە ببێتە گەینەوەی کە نەخۆشەکە نزیک بێت لە گیان لە دەستدان کە بەڕاستی ئەمە ئەبێ بە هەند وەربگیرێت دوگیانبوونی دەروی منداڵدان بە شێوەیەکی گشتی لە هەندێک شوێنە زۆر ڕوئەدادێکێک لەوانە بۆریەکانە کە زۆرترینی لەناو بۆری هێلکەدانەکان ڕوئەدات چونکە تۆ بەپێی کاتێک کە کۆرپەکە گەشە ئەکات بۆری هێلکەدانەکان بچووکە کاتێک کە قەبارەی کۆرپەزیاکات لەوانەیە بێت هۆی تەقینی بۆری هێلکەدانەکان و خوێنبەربوونێکی زۆر لەو کاتەیە بۆ خانمەکە و کە پێویست کات نەشتەرگەری بە شێوەیەکی خێرا بۆ بە ئەنجام بگەێنرێت لە پێناو ڕزگارکردنی ژیانی دایکەکە و هەروەها لە هەندێک شوێنی تر دروستە بێت لەوانە لە شوێنی برینی نەشتەرگەری پێشووتری مناڵبوون یاخود لەوانەیە لە دیواری منداڵدان دروست بێت بچێتە ناو ماسوولکەکانی منداڵدان یاخود لە ناو هێلکەدانەکان دروست بێت بۆیە بەڕاستی دوگیانی دەروی منداڵدان ئەبێ بە هەند وەربگیرێت چونکە مەترسێکی ئەجگار زۆری هەیە بۆ خانمەکە و ئەبێ بە زووترین کات چارەسەر وەربگرێت دکتۆرە دەبینین زۆربەی کات خانمان لە قۆناغی کۆتایی هەست بە جوڵەی کۆرپە ناکەن بۆ ماوەی دوسێ ڕۆژە خود جوڵەی کۆرپیان کەم دەبێتەوە کەمبوونەوەی جوڵەی کۆرپە ئاساییە؟ بێگومان نەخێر ئاسایی نییە کەمبوونەوەی جوڵەی کۆرپە لە سێمانگی کۆتایی دوگیانی بە هیچ شێوەیەک بە ئاسایی داناندرێت بەڵام بە خۆشحاڵیەوە زۆربەی کات خانمان کە ئەو قسەیە ئەکەن کاتێمە کە پشکنینی بۆ ئەەکەین ئەبینین جوڵەی کۆرپەکە ئاساییە بە جۆرێک من هەموو کات بە خانمەکە ئەڵێم تۆ لە ماوەی 12 کاتژمێر پێویستە مناڵەکە دەجار بجوڵێت چکە نەجوڵانی کۆرپە بەڕاستی ئەمە نیشانەیەکە ینی وەکو ئاگادارکردنەوەی کە بۆ ئێمە لەوانەیە کۆرپەکە باش نەبێت بەڕاستی بۆیە پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ ئەوەی کە بزانێت ئایا جوڵەکانی ئاساییە یاخود ئاسایی نییە نەجوڵانی کۆرپەکە چکە زۆربەی کات کاتی خانمەکە بە من ئەڵێ دکتۆرە ناجوڵێت کاتە ئەیبینم بڵێن لە ژیانی ڕۆژانەی بۆ منە لە کاتی کارکردنە هەست بە جوڵەی مناڵەکە ناکات بەس کاتێک من کە لە کلینیک پشکنینی بۆ ئەەکەم کە دقیق پاڵەکەوێت و ئیسراحەتە کات ئەبینم لە ماوەی نەک لە ماوەی 12 کاتژمێر لەوانەیە لە ماوەی دە بۆ 20 دقیقە من هەست بکەم بەوەی کە مناڵەکە جوڵەیەکی زۆر باشی هەیە بەڵام ئەمە گرنگێکی زۆری هەیە بە تایبەتی خانمان هەر کە هەستت کرد جوڵەی مناڵەکەت وەکو ڕۆژانی تر ئاسایی نییە یاخود هەست بە جوولە ناکەیت بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر بکە. دکتۆرە کێشی خانمانی دووجیان تا چەند کیلۆ ئاساییە کە زیاد بکە لە ماوەی دووجیانی؟ بەڕاستی زیادبوونی کێش لە ماوەی دووگیانی ئەتوانین بڵێن بکەین بە دوو بەشەوە هەندێک خانمانمان هەیە کە خۆیان کێشیان کەمە بۆ نابینی خانمەکە کێشی لە 50 کیلۆ کەمترا یاخود لە 6 کیلۆ ئەمانە ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن هەتاوەکو نزیکەی 11 کیلۆ وەزنیان زیادکە ئاساییە بەڵام هەندێک خانممان هەیە بۆ خۆی کێشی زۆرە بۆ منە کێشی خۆی 80 کیلۆ یا 85 کیلۆ لەم حاڵەتانەیە پێویستە کێشی خانمەکە بە جۆرێک زیاد بکات بە ڕێژەی 6 بۆ 7 کیلۆ زیاتر نەبێت چکە بۆ خۆی مناڵەکە کێشی زۆر بێت لە 4 کیلۆ بۆ 5 کیلۆ زیاتر نییە کێشی مناڵ کە ئەوە زۆرترین کێشە بۆیە پێویستە خانمان هەموو کات ئاگان لە کێشی خۆیان بێ بەڕاستی چکە دووگیانبوون بۆ ئەوە نییە کە خواردنێکی ئێجگار زۆر بخوات لە ماوەی دووگیانی گرنگترین شت ئەوەیە خانم کە بیکات پێویستە بزانێت چ جۆرە خۆراکێک ئەخوات واتە جۆر و جۆری خۆراکەکە زۆر گرنگە واتە گرنگ نییە کە ڕێژەکەی زۆر بێت. دکتۆرە جان چ تەمەنێک گونجاوە بۆ دووجیانی بەپێی تەمەنی خانمەکەی یاخود بەپێی ئامادەبوونی منداڵدانی خانمەکەی بۆ دووجیانی؟ باشترین تەمەن بۆ دووگیانبوون ئێمە وەکو پزیشک بە تایبەتی پاش 18 ساڵی واتە لە تەمەنی 20 ساڵی هەتاوەکو 35 ساڵی باشترین تەمەنە و چارە دێک ئەتوانین بڵێن لە خوارد 40 ساڵی واتە ئەو تەمەنە لە 20 ساڵی هەتاوەکو خوارد 40 ساڵی باشترین جۆری تەمەنە بۆ دووگیانبوون چکە لەو ماوەیە خانمەکە بەڕاستی لە نەخۆشی درێژخایەنەکان ئەگەری توشبوونی کەمترە و ئەگەری توشبوونی کەمترە و بە هەمان شێوە تااقەت و هێزی خۆشی
وەکو ئەو لەو تەمەنەیە بەڕاستیری زۆرترینە زۆربەی کە خانمان پێمەڵە نیە مثلا خانمێکی دوگیانی تەلان بۆ نمونە ئەڵێ دکتۆرە تەمەنی بۆ نمونە 43 ساڵ ئەڵێ من کوا تااقەتی مناڵم هەبوو بەس توش بووم دکتۆرە ینی ئەوە زۆر کاریگەری هەیە بەڕاستی چکە تۆ ئەبینی لەو تەمەنەیە یان چالاکترین و گەنجترین تەمەنی مرۆڤە بەڕاستی و بێگومان هەم نەخۆشیە درێژخایەنەکان لەسەر خانمەکە کاریگەری هەم کاریگەری ناتەواویەکان لەسەر کۆرپەش کەمترە بێت و دوگیانێکی تەندروسترە بێت ئەو پشکنینانەی کە پێویستە خانمانی دووجان بیکەن لە ماوەی دووجانیدا چییە؟ کۆمەڵێک پشکنینمان هەیە کە لە هەر سێ قۆناغی دووگیانی زۆر گرنگە هەم لە قۆناغی یەکەم هەم لە قۆناغی کۆتایش بەڕاستی زۆر گرنگە هەندێک لەو پشکنینانە ڕێژەی خوێنی خانمەکەیە بەڕاستی بە تایبەتی پێش لە دایکبوون بۆ نمونە ئێمە ئەترسین کە خانمەکە خوێنی کەم بێت بە تایبەت ئەگەر پێشتر سەردانی پزیشکی پسپۆری ئافرەتانی نەکرد بێت بە شێوەیەکی ڕێک بۆیە پێش لە دایکبوون ئێمە پێویستە ئەو ڕێژەی خوێنە ڕێک بکەینەوە بۆ ئەوی تووشی مەترسی خوێنبەربوون نەبێت یاخود لەوانە پێویستی بە نەشتەرگەری بێت لە نەشتەرگەری تووشی کێشە نەبێت هەروەها جۆری خوێنەکە زۆر گرنگە ئایا خوێنین بخۆم بۆ نمونە ئەو خانوانەی کە جۆری خوێنیان ناقسە هاوسەرەکانیان زائیدە لەوانە پێویستیان پێبێت دەرزی ئەنتی وەربگرن پاش لە دایک بوون کە بێگومان پێویستە وەریبگرن ئەگەر هاتوو مناڵەکە جۆری خوێنەکەی لە جۆری خوێنی باوکی بوو هەروەها هەندێک پشکنینی تری وەکو میزمان هەیە کە ئەوش گرنگە بەڕاستی هەم لە سەرەتاکان و ناوەڕاستی دووگیانی لەوانەیە ببێتە هۆی مناڵبوونی پێشوەختە یاخود بێتە هۆی هەوکردنی گورچیلەکان و لە کۆتایی شاگرنگە بەڕاستی و هەروەها لە کۆتایی دووگیانی ئەمەش لە پشکنینی ڤایرۆساتی شەکەین پێش لە دایکبوونی سروشتی هەروەها پێش نەشتەرگەریش کە ئەمانە کۆمەڵێک پشکنین کە پێویستە خانمان بە ئەنجامی بگێنن هەروەها پشکنینی شەکری خوێنیش پێویستە بکرێت هەم لە سەرەتای دووگیانی هەروەها ئەم لە کۆتاییەکانی دووگیانیش گرنگە دکتۆرە مناڵبوونی سروشتی باشترە یاخود نەشتەرگەری ئێمە وەکو پزیشکی پسپۆری ئافرەتان کۆمەڵێک پێوەرمان هەیە لە نۆمانگی کۆتایی دووگیانی بۆ خانمانی دووگیان کە بزانین ئایا ئەو خانمە گونجاوە بۆ مناڵبوونی سروشتی یاخود نەخێر بۆ نمونە ئێمە پاش پشکنین بزانین ئایا حوزی دایکەکە گونجاوە بۆ مناڵبوونی سروشتی و یاخود هەروەها بە هەمان شێوە کێشی مناڵەکە و هەروەها مناڵەکە ئایا سەری هاتنە حوزی دایکەکەەوە یاخود نەخێر کە ئەمانە کۆمەڵێک کۆکارن ئەگەر هاتوو خانمەکە ئەم پێوەرانەی تێدا بوو ئەوە گونجاو بوو بۆ مناڵبوونی سروشتی سوودێکی زۆر باشی هەیە یەکێک لەو سوودانە ئەوەیە کە خانمەکە ئەتوانێت ماوەی کەم لە نەخۆشخانە بمێنێتەوە ئەتوانێت زوو هەستێتەوە کاری ڕۆژانەی خۆی بکات و ئەتوانێت شیری پێدانی سروشتی بە ئاسانی بکات پاش مناڵبوون و هەروەها مەترسەکانی خوێنبەربوونی کەمترە لە نەشتەرگەری و مەترسی هەوکردنی منداڵدانی کەمترە کە لە کاتی نەشتەرگەری ڕوو ئەدات هەروەها کێشەی سیەکانیش بۆ کۆرپە کەمترە بێتوانێت و بێ ئەوەش کێشەکانی سڕکردن بێگومان لە نەشتەرگەری زۆرە و لە مناڵبوونی سروشتی ئەم کێشانەمان نییە ئامژگارین بۆ خانمان ئەوەیە بەڕاستی کۆمەڵێک ڕێگامان هەیە ئەتوانین بڵین بۆ کەمکردنەوەی ئازاری مناڵبوون هەنێک لە ڕێگایەکان لەوانەیە دەرونی بێت زۆر کات کە کاریگەری کات لەسەر خانمەکە خۆی و هەنێک کۆکاریش لە ڕێگەی دەرمان و لە ڕێگەی سەرکردنەوە بێت کەمە ئەتوانین بکەین بۆ خانمەکە گرنگترین شت ئەوەیە من داواکارم لە هەم خێزانی خانمە دووگیانەکە هەروەها هاوسەرەکەی کە پاڵپشتێکی گەورە بکەن بۆ خانمەکە بەڕایبەتی و کاتی مناڵبوونی سروشتی بۆ من ئەبینی یەکێک لە کەسە نزیکەکانی پێڵێ تو ئەگەر بێت و بە سروشتی مناڵت بێت ئەبێتە هۆی ئەوەی کە شێوانی جەستەت و بە جۆرێک کە تۆ ئەبێ هەر دیسان دوایە نەشتەرگەری بکەیت و بۆ باشتر وایە نەشتەرگەری مناڵبوون بکەیت کە ئەمە زۆر هەڵەیە بەڕاستی جیاوازەکەی زۆرە و یاخود زۆر کات کە خانمەکە کە هەست بە ئازارەکات بەڕاستی لایانی دەرونی زۆر گرنگە من زۆربەی کات پێیان دەڵێم تۆ بۆ ئەترسی لە مناڵبوونی سروشتی ئەمن وەکو پزیشک لەگەڵ تا ئەبم هەر کاتێک هەستت کرد کە ئازارێکی زۆرت هەیە یارمەتی دەدەین لە کەمبوونەوەی ئازارەکە لەوانەیە کەمبوونەوەی ئازار بە کۆمەڵێک ڕێگا ئێمە هەمان بێت بۆ نمونە لەوانەیەکێک لەوانە لە ڕێگای دەرمانەوە بێت لە ڕێگەی گازی نایترس ئۆکسایدەوە بێت هەن ئێمە ئێستا کە تازەترین تەکنیک کە هەمانە تەکنیکی ئیپیدورەڵە کە بە خۆشحاڵیەوە ئێمە لەلایەن پزیشکی پسپۆری سەرکردنەوە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بۆ خانمەکانمان ئەیکەین کە ڕێژەی ئازاری مناڵبوون بە شێوەیەکی بەرچاو کەمەکاتەوانێت بەڕاستی مەبەستم چێ لە لایانی دەرونی و چکەلانی دەرونی زۆر گرنگە کاتێککە تۆ پاڵپشتی بیت بۆ خانمەکە زۆربەی کات هەبووە من لەوانەیە خانمەکە پێویستی بە سەرکردنی ئیپیدورەڵیش نەبوو بێت لەوانەیە بە دەرزیەک لە ڕێگەی کەمێک ئازارەکەیمان کەم کردوەوە بەس لەبەر ئەوەی پاڵپشتێکی زۆری دەرونی خانمەکەمان کردووە کە تۆ ئەتوانی تو زۆر ئاسایی خانمەکەەوەی زانیوە ینی بە شێوەیەک دەرمانمان بەکارهێناوە توێتی بەژیانم شتیوام نبینەوە بەڵام بە پێچانەوە ئێمە دەرمانێکی زۆر کەممان بەکارهێناوە بۆ کەمکردنەوەی ئازارەکەی بە پاڵپشتێکی دەرونی زۆری خانمەکەمان کردووە کە ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە بەڕاستی و ئێستش تەکنیکی ئیپیدورال یەکێکە لەو تەکنیکە پێشکەوتوانەی کە لە هەموو وڵاتانی پێشکەوتوو بەکارێت بۆ کەمکردنەوەی ئازاری مناڵبوون بە شێوەیەکی ئەجگار زۆر کەمێکاتەوە و بە خۆشحاڵیەوە
ئێمە لە نەخۆشخانەکەمان هەمانە بە سەرپەرشتی پزیشکی پسپۆری سڕکردن کە ئەتوانین بە ئەنجامی بکەینی بۆ خانمەکان. کۆتا پرسیار دکتۆرە گیان دیاردێکی بەربڵاو هەیە لە ناو ئافرەتان کە لە دوای منداڵبوون تووشی دڵتەنجی دەبن ئایا ئەمە ئاساییە؟ بەڵێ بێگومان ئەمە ئەتوانین لە حاڵەتێکا بڵێن ئاسەیە لە بەروی کاریگەری هۆرمۆناتە لەسەر خانمەکە بەڕاستی پاش لەدایک بوون لەوانەیە باری دەرونی ناجێگیر بێت لەوانەیە زوو هەست بکات بە دڵتەنگی زۆربەی کات ئەڵێ دکتۆرم لە خۆمەوە ئەگریم بەس پێشتر ئەو هایی نەبووم ئەمەش کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لەوانە کاریگەری هۆرمۆناتە پاش لەدایک بوون یەکێک لەوانە ئەوەیە کە خانمەکە یەکەم جارێتی بەتایبەتی لە خانمانەی کە یەکەم جاریانە مناڵیان بێت لەوانەیە هەست کات بەوەی ببوون منە شەو تا بەیانی نەخۆتەوە مناڵەکەی گریاوە کە ئەمەش سترێس و قەلەکێکی زۆری بۆ دروستەکە فشارێکی دەرونی زۆر کە خانمەکە نەخۆتەوە یان خۆت بەهۆی لە ڕێگەی دیش بۆ نمونە لە ڕێگەی شیرپێدانی سروشتیەوە بێ کە لەوانەیە مناڵەکە چەند جارێک هەستێتەوە و ناچار بێت کە شیر بدات بە مناڵەکەی و ئەمانش پاش لەدایک بوون بۆ منە خانمەکە بڕێک خوێن لەبەری ڕۆیشتووە ینی لە کاتی لەدایک بوون ئەمان هەمووی کاریگەری ئەکات بەڕاستی لەسەر ئەوەی کە خانمەکە لەوانەیە لە پڕێکا دڵی تون بێت بێزار و بێتاقەت بێت خەوتنی وەکو پێویست و وەکو جاران نەبێت بۆیە ئەمەش ئەتوانین بەڕاستی چارەسەر بکرێت بە شێوەیە کە پاڵپشتی خێزانەکان و هاوسەرەکەی زۆر گرنگە لەم کاتەیە بەڕاستی ئەبینی خانمەکە شەو تابیانی نستووە بە دیار مناڵەکەیەوە کێکێک لە ماڵەوە لەگەڵی بێت و یارمەتی بدات ئەوە زۆر ئەو فشارە دەرونی و کاریگەریە کەمەکاتەوە وەک لەوەی خانمەکە پاش لەدایک بوون خێزانەکەی بەجێ بێڵێت و بەتەنیا بێت پاش لەدایک بوون کە ئەمە بەڕاستی لەگەڵ ئەوانین بەڵکو پێویستە پاڵپشتێکی زۆر باش بکرێت پاش لەدایک بوون هەم هاوکاری بکرێت لەلایەن ئەوەی کە ئاگاداری مناڵەکە بن لەگەڵ یاچکە خانمەکە ناتوانێت بەڕاستی تۆ ئێستا چەند شەوێک لەسەر یەک نەخەوی و بەڕۆژ بە خەبەربی ناتوانانی ئەمەش کاریگەریکی دەرونی فشارێکی دەرونی زۆر دروستەکە لەسەرت بەڕاستی بەڵام لە حاڵەتێکە هەندێک کات هەیە ئێمە ئەڵێن ئەمە ئاسایی نیە پێویستی بە زووترین کات بەسەردانی پزیشکەیە لەوانەیە بێت هۆی گۆڕانکاریەکی دەرونی لە خانمەکە بە جۆرێک خانمەکە دڵتەنگەکەی زۆر بێت ینی نەتوە حەز نەکات بچێتە لای مناڵەکەی یان شیر بدات بە مناڵەکەی نەوێت مناڵەکەی ببینێت نەوێت هاوسەرەکەی و یان کەسانی دەوروبەری ببینێت بە جۆرێک خەمەکەی ئەو نەزۆر بێت بەردەوام بکرێت یان بێت لە ژوورێکی تەنیا بێت یان کاریگەری نەرێنی هەبێت لەسەر ئەزێدانی خۆی یان مناڵەکەی لەم حاڵەتەیە پێویستە بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆر بکات. لە قۆناغەکانی کۆتایی دووجیانی دەبینین دایک تووشی تەنگە نەفەسی ئازاری پشتی خودز و میسکردن دەبێتەوە چی وا دەکات ئەم نیشانانە دەربکەون؟ بەخۆی تەنگە نەفەسی لە قۆناغەکانی کۆتایی دووگیانی کۆمەڵێک هۆکاری هەیە بەڕاستی هەندێک لە هۆکارەکان لەوانەیە بەهۆی کەمی خوێن کەمی مادەی ئاسنەوە بێت لە خانمەکە یاخود ئەو خانمانێک کە خۆیان نەخۆشی تالاسیمیان هەیە زیاتر ڕوبەڕووی ئەوە دەبنەوەکو خانمانی ئاسایی لەبەرەوەی بخۆیان خوێنیان کەمە لە ماوەی دووگیان بوون زیاتر کەم دەبێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانەیە بەهۆی قەبارەی کۆرپە و جەستەی کۆرپەکەەوە بێت کە پاڵ بەستیەکانەوە ئەنێت و هەروە هەندێک جار هۆکاری تر لەوانەیە هەندێک نەخۆشی هەبێت لە دڵی خانمەکە ڕووبدات بەتایبەت لە سێمانگی کۆتایی دووگیانی کە ئەمەش کاریگەری ئەبێت بۆی کە خانمەکە هەست بە تەنگە نەفەسی بکات و هەندێک جاریش ئەبێت هۆی ئەوەی کە بەتایبەتی کەمی ئاسن لەوانەیە وا بکات کە دڵی خانمەکە بە شێوەیەکی زۆر خێرا لێ بدات یاخود هەندێک جار کارەبایی دڵیان تێک ئەچێت کە لەم کاتەیە پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکات و بۆ ئەوەی بزانیت هۆکاری تەنگە نەفەسیەکە چییە. کۆمەڵێک هۆکارمان هەیە بۆ ئازاری پشت لە ماوەی دووگیانی بەتایبەتی لە سێمانگی کۆتایی کە ئازاری پشت زیاد دەکات لە خانمان ئەگەر هاتو ئازاری پشتەکە بۆ نمونە ئازاری ناو منداڵدانی لەگەڵ بوو یاخود خوێنبینینێکی کەمی لەگەڵا بوو زۆر بات لەوانەیە نیشانێک بێ لە نیشانەکانی مناڵبوون واتە ئازاری مناڵبوونە زۆر کاتێمە پێڵێن لەوانەیە ئازاری مناڵبوون لەوانەیە تۆ کاتێککە پێێنیتەنەوە مانگی دووگیانی هەزم ئازارە بکەی چەند هەفتەیەک پێش مناڵبوون کە ئەمە شتێکی ئاساییە ئازارەکە بە شێوەیەکی کەمە وردە زیاد دەکات یاخود هەندێک جار ئەو ئازاری پشتە لەوانەیە ئازاری گورچیلەکانی لەگەڵا بێت ئازاری میزەڵدانی لەگەڵا بێت کە ئەمەش هۆی هۆکاری ئازاری پشتەکە بەهۆی هەوکردنەوەیە واتە هەوکردنی میزەڵدان و گورچیلەکانە هەندێک جار ئازاری پشتەکە لەوانەیە سڕبوونی پێیەکان و پێیەکانی لەگەڵ بێت لەم حاڵەتەیە بەڕاستی ئەمە ئاسایی نیە لەوانەیە ئازاری پشتەکە هۆکارەکەی بڕبڕی پشت بێت و بۆیە پێویستە بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆر بکات بەڵام هەندێک جار لە ماوەی دووگیانی بەهۆی کاریگەری هۆرمۆنی پرۆژسترۆن ئەبێتە هۆی ئەوەی کە ئازاری پشتیان بۆ دروست بێت بە جۆرێک کە ئەبێتە هۆی شلیبوونی بەستەرەشانەکان بەتایبەتی لە کاتی جوڵای بوون مە خانمەکە کەڵم کە لە عەرزدا ئەنیشم ئازارێکی ئەجگار زۆرم هەیە ناتوانم هەستەوە یان کە بە پێڕ ئەوەستم ئازارەکەم زۆرە لەوانەیە بێتە خوارەوەی پێیەکانیشی بەڕاستی ئەم ئازارەکە بەهۆی کاریگەری هۆرمۆنی پرۆژسترۆنەوە دروستە بێت من ئامۆژگاریم بۆ خانمان ئەوەیە بەتایبەتی لە سێمانگی کۆتایی دووگیانی بۆی ڕوبەڕووی ئەو ئازارە نەبنەوە یاخود ئازارەکەیان کەم بێتەوە باشتر وایە لە عرض دانەنیشن واتە لە زەرزەوی دانەنیشن لەسەر کورسی یاخود قەنەفە
بۆ ئەوەی ئەو ئازارە بەو شێوە زۆرە نەبێت بۆیان و هەروەها ئەتوانن چەند وەرزشێک هەیە بۆ نە بە پێڕۆشتین بۆ ماوەنی و کاتژمێرێک لە ڕۆژانە کاریگەریکی ئەجگار باشی ئەبێت لە کەمکردنەوەی ئازاری پشتەکە و هەروەها وەستان بە پێوە لە جێگەی خۆی ئەمە شتێکێکە لەوە کارەکان بۆ نەخانوێکە بینیت خواردن ئامادەکات ماوەنی و کاتژمێر لەسەر تەبەخەکە ڕاستاوە لە جێگەی خۆی هەتا خواردنەکە بڵێت کە ئەمە شاڵەیە زۆر کات پێڵم تۆ وەرە هاتوچۆ بکە ینی خواردنەکە خەرە سەر تەبەخەکە و هاتوچۆ بکە و پاشان سەری لەبەرەوە پێویست ناکات تۆ بە شێوەیەکی بەردەوام ماوەنی و کاتژمێرێک لە جێگەی خۆت ڕابوەستی ئەمە بێ لەوەی کە تۆ مەترسی خوێنمەین بۆ تۆ زیاکات و کاریگەری ئەستوربوونی پێیەکان زیاترە کات لە سێماگی کۆتایی دووگیانی و ئازاری پشتێکی زۆریش بۆ تۆ دروست دەکات بەڵام بەم شێوازانە ئەتوانین ئازاری پشتەکە کەم بێتەوانێ و سپاسدانەکەم. دکتۆرە جان دەستەکان خۆش بێ زۆر سپاس کە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش هیوادارم کە توانی بێتمان سوودێکی باش بە خانمانی دووگیان بگەێنین و هەروەها ترس و دڵڕاوکێ لە خانمان کەم بکەینەوە سەبارەت بە پرۆسەی دووگیان بوون و هەروەها مناڵبوون کە بەڕاستی شتێکی زۆر زۆر خۆش و خستنەوەی نەوەیەکی نوێ ئینشاءالله لە دوا ڕۆژدا و هیوادارم هەمیشە ساغ و سەلامەت و تەندروست باش بن.